ئێمە پاشۆی درکمان بۆی کرد کە شۆفێر و ڕێژەی سەرخۆشی لەناو شۆفێران زۆر بووە لەسەر ڕاستپاردەی جەنابی وەزیری ناوخۆ جەنابی بەڕێوەبەری هاتچۆی هەولێر هەستا باکردنەوەی بەشێک بە ناوی بەشی پشکنینی مەینۆشی. ئەو بەشە بریتە لەوەی چەند جیهازێکیان پێ چەند ئامێرێکیان پێ ئامێرەکان ئەڵمانینە. ئەو ئامێرانە هەر کەسێک زانیمان سەرخۆشە یاخود شیشی سەرخۆشیمان لێ کرد ئێمە هەڵدەستین ئەوانە ڕادەگرین پشکنینیان لۆ دەکەن پشکنینیان لۆ ئەنجام دەین. ئەگەر بێت و ڕێژەی سەرخۆشییان گەشتە ئەو ڕێژەی کەوا لۆمان دیاریکرایە ئێمە مستەفسەکانیان لێ دەجێڕینەوە ڕەوانەیە محکەمەیان دەکەین لە محکەمە ئیجراعاتیان لەگە دەکرێت. ئەم هەوڵە بە پاڵپشتی و هاوکاری هێزەکانی ئەنجومەنی گشتی ئاسایشی هەرێم ئەنجام دەدرێت و بەڕێوە دەچێت چونکە زۆربەی ئەو کەسانەی ئەو مادە کوحولیانە بەکاردێن و سەرپێچی دەکەن چەکدار یان سەر بە کەسێکی ناسراون و هەندێک جار هەڕەشە لە پۆلیسی هاتوچۆ دەکەن. بۆیە هێزەکانی ئەنجومەنی گشتی ئاسایش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانەی دەستڕێژی دەکەنە سەر یاسا و دەبنەمایی تێکدانی شەقام و ناڕەحەتی خەڵک لێرەشان بەشانی پۆلیسی هاتوچۆ دەکەونە حاڵەتی ئامادەباشی و لە کاتی هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا دەبنە پارێزەر و پاڵپشتی یاسا و دەستگیرکردنی هەر کەسێک کە هەڕەشە بکات. باشی مادێک عۆلیت خواردیە؟ وەڵڵاهی درۆی ناکەم یەک چارێک چ ناوعەک؟ ئەدی ئەوێ شێوێش بە تومان نەگۆتەوە؟ ئەز هێشتا ئەویت کەم وەرنەگرتەوە لەگە برادەکەی یعنی هێشتان مستەمسەکەی دید وەرنەگرتەوە دیسان دووبارە ها؟ وەر فوم لۆلێکە تا دەرێن بەسە تا گۆدی یەک چارێک بوو لە یەک چارێک 130 پیشاندای ماڕدان یەک چارێژی چ ناوعەک بووەوە ئەوە بەڵگەی دوو ڕۆژدی نەرێ من ساغ نەبوویمە کاو مادەت خواردێ والله بەرێوە لە سنەیەکە دەی بژێڕێتەوە دەبێت سبەی بچی ئێسبەی بڕۆ دایری مەرۆری غرفەی ڕقم 39 ئەلێوێن دەرزانە غەرامەیە چییە؟ ئەم پێم گوتی مادێک عۆلی بخۆ لە کاتی لێ خوڕنی ئۆتۆمبیل باشە تو عەفتەکەی دی سایەخکە لەگەرد بوو گیرە ئەلێ ڕاوەستابووی لەکن ماکو ئیجراتمان لەکرد ئێمە خۆ لەو ڕۆلەوەم دووبارە بکەیوە ناکرێت کە کاکەتی وچی سیاری داژێ مادێک عۆلی مەخۆ چارێگەک نابی کاک هاتوو بە قانونی سیارەکەی تو خصوصیە 0.05 دەتانی بخۆی ئەتو 0.103 هەموو ئەو چاودێری و بەدواداچوون و شەو نخونیەی هێزامنیەکان بۆ پاراستنی خودی ئەو شۆفێرەی مەی بەکاردەهێنێت و هاوڵاتیانە چونکە ئامانجیە و هێزانە ڕێگەگرتنە لە گیان لە دەستدان و قوربانی و ماڵوێرانی ڕووداوەکانی هاتوچۆ کە لە کۆتاییدا لە بەرژەوەندی هەموو کەسێکە کە پابندی ئەو یاسایانە بێت. زراتەکانش بۆ شێوەیە کاتێک کە دەستە محکەمە محاکم بۆ شێوەیە قەراردادن لە یەکەم جاری بیتن ئەگە یەکەم جاری بیتن دوو ڕۆژ تەوقیفکردنە پاشان 250,000 تا 350,000 غەرامەیە و پاشان ئەگەر بێت و دووەم جاریبی سەوابقی هەبیتن ئەوە لە 10 ڕۆژ هەتا یەک مانگ حجزە واتە سجنە و بڕی پێبژاردنەکەی غەرامەکەشی لە 350,000 تاوەکو 500,000 غەرامە دەکرێت. دوای پشکنین و چاودێری بەهۆی ئەو ئامێرەی کە ڕێژەی خواردنەوەی کحولیەکە دەردەخات چەندین کەس سزادران. مادێک عۆلی خواردیەوەش ئەدیەوە ئەو مۆڵە شفێری سالیانەی دخێنە بەزا بە هەویەی نا ئینجازە سنە یەکەم لێوەرگە کاکەماندی نەبی ناو چییە؟ کە ئینجازە سنەیەکە لۆ باشە تو سیارت پێ ئێستا بۆ شوی لە زادەی دەڕۆی بدەی بێ ئینجازە سنەیبی چ بەڵگەشی یاسایت پێکەوە سیارەی بەڕێستا لە هەویەکی زیاترە و هەویەش تایبەتە بەخۆت عقد قانونی نییە بە قوربان عقد لە بینی تو سعب معرەزی ئەوەی کە سیارەکەی لێ دەکری و دەیفرێشی وایە ئەم بەڵگەی ڕسمی یاساییم دەوێ ئەو هەویەت ئەو نفوسەت تایبەتە بەخۆت بەس بەڵگە نامەی سیارەکەت هیست پێیە مادێک عۆلیت خواردیە؟ برادەرێک تەلەفۆنەکەی قەپات کە دەرێ مادێک عۆلیت خواردیە؟
بۆچ بەڕێزم گوت گوتە من ئایا خواردت یانە گوتم بەلێ یەک بیرە یەک بیرە زیاتر نییە ئەگە یەک بیرە بی ئێستا پێمان درێ زیاتریش بی ئەوە چاوت ساپی باشە جارێنە هەناسەش قوڵ هەڵمژە فۆکەی لۆیکە عەفتا یەک بیرە عەفتا نییە لەگەر کارمەندەکی ئەنجومەنی بە کاگنیادی برێ وەرە وەرێرە کارمەندەشی ئەنجومەنی چێ ئەتوی نارکاگنیان ئەنجومەنی ئاسایش برێ ئەوەی فڕێ دەکات وەرە ئەوتە لەگەری بڕۆن بێ مستەمسەک مادێک علی خواردە ئەو شەوە ئەمە هەڵمەتێکمان ئەنجامدا لەگەڵ بە هاوکاری ئەنجومەنی ئاسایشی گشتی کەوا چەند شۆفێرێکمان دەستگیر کردیا ئەو شۆفێرانە کاتێک کە دەژیرمان کرد لە تەسوورەکانی جەناب شتان دیار دەبیتن نەیان دەتوانی ڕقمی و ژمارەی سیاری خۆیان بخینەوە ئێمە دەژیرمان کردن ڕەوانەی محکەمەیان دەکەین سبەینی ئیزراعاتیان لەگەڵ وەردەگیرێتن ئەوانە پاشەوەی پشکنینمان لۆ کردن طبعاً دەرچ و ڕێژەی سەرخۆشییان لە ڕێژەی مەحدود زیاترە بۆیە ئەمە دەژیریان دەکەین و ڕەوانەی محکەمەیان دەکەین دەی هەناسەش قوڵ هەڵمژە بابە ئەوەی بدەوەی توێ دەی نه کاکە ئێستا ڕسمەکە تەمشا ڕسمەکەی خۆت لەوەی ئەو چۆمە عادم دەکەیت و باقلی $100 بابە خۆچێ $1000 دەم خۆ پارەمان نایە پارەمان نایە ئەتی جێ بگرە برات پارەکە لۆ کاک نەبە جێ بگرە برات پارەکە لۆ خۆتە بە قوربان ئاخم لەسەر پارە نییە ئەمن ئیزراعاتی قانونی دەکەم ئەنجومەنی ئاسایشی گشتیمان کاتێک کە لەگەڵ دەبیتن زیاتر مشکلەمان لۆ دروست نابیتن هەر کاتێک ئەوانمان لەگەڵ نەبی ئێمە مشکلەمان لۆ دروست دەبیتن سەرخۆش هەیە بەرەنگارمان دەبیتەوە مشکلەمان لەگە دروست دەکاتن یعنی ئێمە چەند شەوێک بەبێ ئەنجومەنی ئاسایش دەرچوینە یعنی ئەومان لێکرایە تهدید کراینە تهدید کراینە بە تفەنگ تهدید کراینە بە دابن بۆکس ئەمە ئێستا دابن بۆکسمان لەکناکەوە لە نەفەرمان وەگرتیە مشکلەمان لۆ دروست دەبیتن يلا سنەی بژێر ئینجازەکە شەردێک بەخۆی بە قانونی 0.05 ساری خوسیە برادرە بە ڕێزەی 0.026 زیادە 21 زیادە بەشێک لەو شۆفێرانەی مەیان خواردۆتەوە دەیانەوێت بەرەنگاری ئەو ئامێر و پۆلیسانە ببنەوە بۆیە لەلایەن هێزەکانی ئاسایش بە وردیت چاودێریان دەکرێت و ڕێگەنادەن دەستڕێژی بکەن ئەگەرچی لە کاتی پشکنین نایانەوێت پشکنینیان بۆ بکرێت ئیدی لێرە و بەهۆی بەکارهێنانی خواردنەوە کحولیەکان لە کاتی شۆفێری دەیان شۆفێر سزا دەدرێن ئەو سزایانەش بۆ کەمکردنەوە و نهێشتنی ئەم دیاردەیەیە کە بۆتە نیگەرانی خەڵک